دەستیان لە کار و پیشەی ڕۆژانەیان هەڵگرتووە و گردبوونەوەیکی ناڕەزایەتیان دژی کەمی خزمەتگوزاریەکان کردووە. هاوڵاتیانی چەند گوندێکی سنووری ناحی سەنگاوی سەر بە قەزای چەمچەماڵن لە نزیک ئەم پردەڕووخاوی سنووری گوندی قرق گردبوونەتەوە کە ڕێگای هاتشۆکردنی دەیان گوندی ناوچەکەیە و وەک خۆیان دەڵێن 2 ساڵە پردەکە ئاو بردوێتی و بەو هۆیەوە ڕێگای هاتشۆکردنیان نەماوە و باستەم دەگەنە گوندەکانیان. گاوانە هاتوچۆی 15 گوندی زیاتر بەسەرەوەتا تەماشاکەی نەخۆشیێکی دەبێ ناتوانانی بانی بەسیاری ببێ ئەبیان ئاسەرەی بە پێ بڕین دەبی بێ دەقدەی گوندی قرق لێ سواسیارە بڕۆی بۆ قەزای چەمچەماڵ یان ئەوە تا گرفتەکەمان ئای ببرێ لە سەرواتی و یان ئەوە دەبرێ سەنگاوات چۆکەی تقریبا دەور بۆ ئێمە ساعت 2 ساعت دوو دەکاتەوە. هاوڵاتیانی ئەم گوندانە دەڵێن جگە لە خراپی ڕێگاوبانەکانیان تا ئێستا خزمەتگوزارە سەرەتایەکانیان پێنەگەیشتووە. ئەوەش لە کاتێکدایە ناوچەکەیان دەوڵەمەندە بە سامانی سروشتی و چەندین جار بەرپرسانیان لە گرفت و کێشەکانیان ئاگادار کردوتەوە بەڵام بێسوود بووە. بێ 2 ساڵە یەک زەلام لێرەوە ڕەت نەبوو حکوومەت بە هیچ شێوەیە سوعالی هەر ئێمە پشتگوێ خراوین کەس پرسیارێمان لێ ناکات خزمەتگوزاریمان نییە هیچ شتێکە مەتکەبمان نییە لەم سەردەما دیەکانمان زۆربەی کارەبای نییە ئەوە قایرەوە بێکارەبایە بەکربازەڵام بێکارەبایە وە ساخر بێکارەبایە وەلحاصل ئەم دیێ لێمە گشتی خزمەتگوزاری وەنەکرا ئەبەت بە هیچ شێوەیە. ساڵی ڕابردوو بەوەی زۆری بارانبارین و دروستبوونی لافاو ڕێگای زۆرێک لە گوندەکانی ناوچەکە تێکچوون و بەشێک لە پردی پەڕینەوەکانی سەر چەماوەکانیش ئاوبردی بەو هۆیەوە بچڕانی ڕێگاکان دروست بوون. بەرپرسانی فەرمانگەی ڕێگاوبانی قەزاکەش دەڵێن کەمی ئالەت و نەبوونی شۆفێر و بێبودجەیی ڕێگری سەرەکین لە چاکردن و نۆژەنکردنەوەی ڕێگای گوندەکان. دەیەکان زۆرن بودجەمان نییە 1 دینار بودجەمان نییە ئالێتەکانیشمان 3 پاچەمەکانمان هەیە ئەوانیش سایقیان نییە زۆر داوامان کردەوە کە سایقمان بۆ تعین بکرێ بەگرێ بەس بێ بە هەر شێوەیەک بێ حکومەت ئەڵێ ناتوانین لە ئێستا کارمان دامەزرێنین و ئێمەش ئەوانەی کە ئەیکەین بە سایقی بۆ بەکرێ ئەگریمە ڕاستی. قەزای چەمچەماڵ 420 گوندی لەسەر و بەشی زۆری گوندەکانی سنوورەکە لە شاڵاوەکانیان پالدا تەختکران دوای دروستبوونی حکومەتی هەرێمی کوردستان و هەندێکیشان لە دوای پرۆسەی ئازادکردنی عێراقەوە هاوڵاتیان بە مەبەستی ئاوادانکردنەوەیان ڕویان لە گوندەکان کردەوە بەڵام نەبوون و کەمی خزمەتگوزاریەکان بەشێک لە گوندنشینانی ناچار کردەوە و شارەکان گوندەکان جێبێڵنەوە. ڕزگار جەباریان ئارتی گوندی قادراوە لە سنووری ناحی سەنگاو.